هێزەکانی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و ئاسایشی شارەزور و پۆلیسی هاتوچۆ بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەڵمەتی دەست بە سەراگرتنی چەکی بێ مۆڵەت و ئۆتۆمبیلی بێ سەرەتا و جامڕەشیان لە پارێزگای هەڵەبجە دەست پێ کرد. ئێمە ئامانجمان لەم هەڵمەتە ئەوەیە کە هاوڵاتیان و شار بکەینەوە کە ئەو شتانەی کە قەدەغەن بەکاری نەهێنن. ئامانجەکە ئەوە نی ئێمە عەزیەتی خەڵکی بینیان بمانوێ خەڵک ناڕەحەت بکەین. ئامانجمان ئەوەیە سەلامەتی و هێمنی و ئاسایش بۆ هاوڵاتیانی شارەکەمان دابین بکەین. ژمارێکی زۆر ئۆتۆمبیلی جامڕەش جامەکانیان لێ کراوەتەوە، وەستی سەرپێچیان لەلایەن پۆلیسیاتچەوە بۆ کراوە و ژمارێک ماتۆرسکیل دەستی بەسەراگیراوە و ژمارێک چەقۆ دەستی بەسەراگیراوە، بەڵام تا ئێستا هیچ جۆرە چەکێک یان کەلوپەلێکی قەدەغەیتر دەستی بەسەرانەگیراوە. هێزانامنیەکان لە نزیکەوە بێجیاوازی هەموو ئۆتۆمبیلانیان دەپشکنی کە دەکەوتنە نێو مەفرەزەکانیانەوە. پۆلیسی هاتوچۆی پارێزگای هەڵەبجەش ئاماری ئۆتۆمبیلە بێسەرەتاکانی پارێزگای هەڵەبجە و قەزاکانی نزیک بە هەڵەبجە ئاشکرا دەکات. ژمارەیان لە 550 تا 600 ئەبێ بە دەقیقی تقریبان لەو نێوانەدایە بەمەرجێک لە بەشێک لە ئۆتۆمبیلە بێسەرەتاکانی قەزای سەی سادق و پێنجوێن و شارەزووری سەردانی هەڵەبجەیان کردووە گینا ئەو ڕێژە زۆرەش نییە لە هەڵەبجە، بەڵام وەکو تاوانیش تا ئێسەکە هیچ تاوانێک لە بۆ ئۆتۆمبیلانە کرابێت لە سنووری بەڕێوەبەراتیا چوی هەڵەبجەدا تۆمار نەکراوە. سەرباری ئەوەی لە ئەم ساڵدا هیچ تاوانێکی کوشتن و تەقەکردن و شێلان بە ئۆتۆمبیلی بێسەرەتا و چەکی بێمۆڵەت لە پارێزگای هەڵەبجە ئەنجام نەدراوە، بەڵام جێبەجێکردنی بڕیارەکانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ دەست بە سەراگرتنی چەکی بێمۆڵەت و ئۆتۆمبیلی جامڕەش و بێسەرەتا بەردەوامی دەبێت لە سنووری پارێزگاکەدا کە ئامانجلەی سەروەربوونی یاسا و پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی و ئارامی هاوڵاتیانە باگشتی. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.